كورد أبوايا كمين دولة بوا العالم چونکە كونترين ملة العالم كهيا ملتي كوردة إنجا ساكوتوتا آخيرا زور يعني زور يعني بيمان ناخوش أو پێشگینیەکی پیشبینیەکی زۆر گەورە ئەبینم زۆر متەفائلم کوردستان ئەبێ بە دەوڵەتێکی سەربەخۆ وەکو ئەو دەوڵەتانەیە کە ئێستا ئاڵایان شخەکاوێ ڕەوانگەی خۆم بوو بینینی ڕووداوە سیاسیەکان زۆر ئیشی گەورەی بۆ کراوە لەلایەن سەرکردەی سیاسیمان هەمویان ئیشاتیا کردەوە بەڕێز کاک مەسعود مام جەلال هەموو بە هەموو لایەنەکان سیاسیەکان بەبێ جیاوازی هەموو ئیشەکەن يعني هەستەکەم ئیشێکی جددی ئەکەن بۆ سەربەخۆی کوردستان هەڵبەت کورد هەتاوەکو ئێستا خەون بە دەوڵەتێکی کوردیوە بینێت بەڵام بەداخەوە هاوکات ئێستا لەگەڵ ئەوەی کە باشووری سۆدان بۆ بە دەوڵەت بەداخەوە لای ئێمە بردومانە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە ئەمە بۆ خۆی ئێستا کارێکە نەگەتیفە لەگەڵ ئەمەی ئێستای باشووری سۆدانە ئەم بردومانە هەتاوکو ئێسەش ڕانەوەستا و سنوورێکشی بۆ دانێنراوە لەلایەن هیچ بەتایبەتی دەوڵەتی عێراقی خۆمان وە سەرکردەکانی ئێمە هەتاوکو ئێستا بێ هەڵوێستی خۆیان دەرەبڕن لە ئاست ئەو بردومانە و فرامۆشیان کردووە و گوێشی نادەنی و پشت گوێشیان خستووە دڵنیایی و ئیشاءالله پشت بەخوای گەورە چووکم ئێمە وەکو کورد لە هەرێمەکەمانە لە سنووی دەسەڵاتی خۆمانە بەحری خوێنمانداوە تا گەشتیم بە مەرحەلەی ئازادیە ئەنجا بسپاس بۆ خوای گەورە ئەم ڕۆنەوەی دوا ڕۆژ نەوەیەکی ڕۆشنبیر چاوگەش خوێنگەرم دڵسۆز بە خاک و نیشتیمانەکەمان لە پەرەسەندن و لە سراعی سەقافەت و عیلم و زانستایە بۆ نمونە لە ئەوروپا هینەکراوە تەجربەیەکی سەرتاشین حەلاقی کراوە گەنجێکی کوردێکە مێناوە لە ئاستی ئەوروپا یعنی تۆ سەیرەکەی نمونە هەیە بۆ ئەو مەبەستانە ینی چەنەها کاری وا هەیە ئەمان وەتەنی بن ئەرەوەڵا ئەبین ئەمە ئەگەر ئەمان هەتا دز بن نەوەڵا نابین چونکە بۆچی ئەوە کەرکووکیان فرۆشت ماڵەکەم زۆر گەشتبین نیتوە بۆی کە بێتە دەوڵەتێکی سەربەخۆ هەرێمی کوردستان سەربەخۆ زەحمەتە چونکە دوژمنمان زۆرە ئێرانە هەر دوژمنمانە تورکیا دوژمنمانە سووریا دوژمنمانە خۆشمان لە ناو خۆمانە تەبایی نین خۆشمان لە ناو خۆمانە ئەوە نین کە بمانەیە مەسلحەتی میلەتەکەمان بوێ ئێستا ئەم هەموو پارەیە هەیە لە وڵاتی ئێمانە ئێمە مناڵ بووین حیزبی شیوعیە گوەرە مزاهرەکە ئەمانگو بۆچی مزارەکەین ئەیگو تۆ لە ماڵەوە ڕۆژی دینار و نیویەکە هەیە کە کاسپیش نەکەی زەمانی دووفلسی ئەی کوا پارەکانمان خۆیسا بەقەیسیە حکومەت پارە وەرەگرین وایە نە معنای ئەوەیە ئێمە هەتا کونێت تەبایی نەبین و لە ناو خۆمانە ڕێک نەبین و فەرقی ئەو حیزب بکەین و فەرقی ئەو حیزب بکەین معنایەوە هیچمان بە هیچ نابی بالعكسەوە خۆی هەمووشتی شاعر ئەبێ بەهین حتى برج إيفل إنك شاعر بو كلابه وبرجة حتى شتي شاعر بيت تطبيق كده بشيكي براكتيك بشيكي عملي زور شيكي جنجة شاعر بو تشي كمان العالم زور شيء مهم عليه يعني ما بس أنا وياك خيالية زيادة أنا بحياة كرد خيالين بيدلهم حموش تيك بو كرد كداوة هيك حمو يشيك لأن نخومان ولا دولة كان لبلو هيك خيالينية زور من بدلنا يعلم يعني تشي ما لقال جيبوتي يا كما تشي ما جيبوتي بو خيالي بو جنوب السودان بو بخيالي بو يعني خيالي بو واقعي لبل أو بهيج شيء وكيش ما كمنية لقال أوانيكا نا زور دلنيا كرد هیچ مقاومەتێکی ئەوەی تیانە بێ بە دەوڵەتی سەربەخۆ لەبەرەوەی سەرکردەکانی کورد زۆر لە ناو کارڕێک نیتا وەکو جنوبی سۆدان بن بە دەوڵەتێکی سەربەخۆ هەرچەنە وەختی خۆی ڕژێمی بەعەز زۆری لێ کوشتون و زۆری لێ وێران کردوین دیەکانمان بەڵام خۆمان هەوڵی ئەومان ناو بین بە دەوڵەتێکی سەربەخۆ لەبەرەوە هیچ مقاومەتێکی دەوڵەتی سەربەخۆمان لە ئێستا تیانێ و عێراقیش هەم رازینە و دەور و دراوسەکانیش رازینی کە کوردستان بێ بە دەوڵەتی سەربەخۆ سەرکردەکانی کورد زۆری پیای دەوڵەتەکانە ظروف و زمانەکەی زانێت ئەگەر بەر کوردیشکەوە شتێکی خۆش و دڵخۆشکەرەیە و ئێمەش حەزەکەین حکوومەتێکی کوردی خۆمانمان هەبێت و کە چەند ساڵە ئەم خەڵقەوە میلەتە و کە هەوڵی خەباتی خۆیات و لە پێناوی ئەوەیە دەوڵەتێکی کوردی خۆمان هەبێت وڵاتێک پێشبینی واکەی کە ئەو چەند ساڵان بەرکەوێت تەمە ناکەین
وڵاتر ئەوە خەڵقە داوایە کات و ئەبیێت و وڵاتان بەرەو پێشکەوت و ئەڕات و بەرەو ئاوات و بەرەو سەربەخۆی ئەڕات و ئێمەش ئەو شتێک لەوەمان بەربکەوێت ئەوە دڵخۆشکەری و پێشبینیژەکرێت. پێشبینی یەکەم بەس زۆر کاتێت پێشبینیەکە ئەوەیە بڵین ئەبێ ئەم بەرپرسانەی خۆمان هەوڵی بۆ بن چونکە لای زۆرێکیان دەوڵەتی کوردی خەونی شاعرانەیە بەڕاستی ئەوەی شەکە لەسەر و بەرنامە بڕۆن ئەو پێشبینیەکی زۆر زۆر دوورە بەس ئەگەرە و ڕە بگۆڕن هەمووی بە یەک هەڵوێست داوای ئەو شتە بکەن ئاساییە ئەمەش چیمان کەمترە لە وڵاتان هیچێکمان کەمتر نییە. وەکو وڵاتێک لای تۆ خەوێکی شاعیرانە نییە؟ نەخێر لای من زۆر ئاساییە زۆر وڵاتە بووە زۆر وڵات هەبووە نیوەی ئێمە شتێکیان نەبووە ئێستا بوون بە دەوڵەت لە پێناوی بەرپرسەکان و مەسئولەکانیان شەکە مەسئولەکانمان ڕاستکەن بەرپرسەکانمان ڕاستکەن هیچ خەونی شاعیرانە نیە زۆر ئاسایی و مافێکی سروشتیە. هەموو کەسێکە ئەوەی کە مرۆڤی کورد بێ بڕێ بۆیە ڕۆژە ڕۆژان سەر بەخۆی و خۆی وەگرێ ئەمە خەونی هەموو تاشەیەکی کووردە بەس ئەوەنەیە کە لە واقعی ئێمە گونجای بێ و چواردەورمان کە دوژمنێکی زۆرمان لە دەورە ئەوە واکە کە دواکەی ئەو خەونە ڕۆژە ڕۆژان هەریەتە دی ئەو خەونە بەس لەگەڵ ئەوەشە سەکردە سیاسەکانمان بەڕاستی تا ئێستا هەوڵێکی جدیان بۆ نایەوە کەمتەرخەمێکی زۆریان پێوە دیارە هەتا بۆیە چەند دوژمنەکانمان سەبەبی سەرشین کە ئێمە نەبووین بە دەوڵەت سەکردەکانیشمان کەم تەرخەمێکی زۆران پێوە دەرە ئەوەش بووە بە سەبەبیەوەی کە زۆر داکوێنجین واقعەکە ئەبێ ڕۆژە ڕۆژان بێتە دی و ئەو خەونە کە خەڵک خەونی پێوە بێنە چەندها ساڵە چەند سەکردەیەک ئەو خەونیان بردە ژێر چاڵەوە هەریەتە دی ئیشەڵڵا ئیشەڵڵا هەریەتە جێ ئیشەڵڵا ئەوەی کە تا ئێستا هەوڵی بۆ ئێرا و هەوڵی بۆێرە ئیشەڵڵا بە جۆرەی ئەوە بێ کە ئەوان هەوڵی بۆێن بەڵام لە واقع ئاوەی کە ئیبینی بە عکسۆیە بۆ جۆرە نییەکە ئێمە بیری لەکەینەوە بە زۆری ئەو شتە دیارە لەناو سیاسەتی ئەمڕۆ ئەو شتە دیارە چکمە تا ئەسەکان ئەم لایەنانە ئەو قەنەعەتیان بۆ دروستنەوە کە ڕوبەڕووی یەک بە دڵ سافی و بە دڵپاچیەوە بۆ ڕوویەک دابنیشن هەچ کەسە و ئەو پەیڕۆ پرۆگرام و هەدەفەی کە خۆی هەیەی بۆ جۆرە نەبێت ناتوانێت لابا لەسەری بە هەموو ئاواتێکمانەوە بە هەموو ئاواتێکمانەوە بەسمانەوەیە کە کوردستان بێتە دەوڵەتێک لەبەرەوەی ئەمە وەسەتێکی باو با پیرمانە بووی تویانە کوردستان هەرە بێ بە دەوڵەت واگەر ئێمە هەموو پشتی یەک گرین خاوەن بیر و باوەڕ بین ئینشەڵڵا بین بە دەوڵەت زۆر دڵنیام ینی لە ساڵێک دوان ینی زۆری پێ ناچێت ئەعلانی دەوڵەتی کوردی ئەعلانی دەوڵەتی کوردی بکرێت و هەمووش زمینە خۆشە بۆ ئەعلانی خۆی سایمە سەر بەخۆین بەڵامەوەی وەکو متحیدە و ئەمریکا و بریتانیا دووەلی سوقی ئەوروپی مشتەرەک ئەوانە ئەترافیان پێکردوین بەس بە ڕسمی بکرێت ئەوە تەواوەکو جنوبی سوودانیانە چیمان لە جنوبی سوودان کەمترە چیمان لە دەوڵەتەکانی کە دەوڵەتی وایە مەساحی بەقەر سەرچنارە دەوڵەتە بەقەر چوارباخە بەقەر سلێمانی دەوڵەتە بە مەساحی نفوسی 35 دەوڵەتی ئەفریقی هەیە من لەم مینا لە مەقالەیەکە نسبەتەوە 35 دەوڵەتی ئەفریقی هیچی مەساحی کوردستانی خۆمانی نییە زۆر بچووکترە مەساحی بە دڵنیاییەوە ئەزای بۆچی بە دڵنیاییەوە لەبەرەوەی قیادەکانی ئێمە بە خوێن هاتوونەتە ساحەکە لەسەر بۆ سفرەی حاضر نەهاتوون هەمیان تەسحیان ناوە هەمیان خەڵکیە بوون بە ئاواتی ئەوە بوون کەوا چارەنووسی میلیتەکان دیاریکەن لە قازی محەمەوە تا شێ مەحموود نەمر هەتا بەرزانی نەمر هەتا چەندین کەڵە پیاوی ناوداری کورد کە لە سەنگەری خەبات و لە گۆڕپانی خەباتە گیانی خۆی لەدەستداوە لە پێناوی ئازادی و سەروەری میلەتەکەیە ئێمڕۆ ئەم چەکە بڵێن جاران بە شاخ بە چەک و بە ئەسلاحا ئەو خەباتە کراوە ئێستا چەکەکە دراوە دەستی گەنجان و قەڵام من خۆشحاڵم وەکو تاکێک کە باشووری سۆدان ئەمڕۆ بۆ بە دەوڵەت و پیرۆزبایشی لێکم و خەونی هەموو تاکێکی گەلی کوردەکە
دەوڵەتی کوردی بە چاو ببینین و کار بکەین بۆ دەوڵەتێک کە دەوڵەتی کوردی بێت بەڵام ئەمە کەمتەرخەمی سەرۆکەکانی ئێمە ئەبەخشێت کە هەتا ئێستا کاریان بۆ نەکردووە من دەوڵەتی کوردی بە خەون لە قەڵەم نادەم و هەموو تاکێکی کورد و هەموو چوارپارچەی وڵاتی ئێمە ئاواتەخوازە ڕۆژێ لە ڕۆژان دەوڵەتی کوردی بە چاو ببینێ چونکە ئەو خەبات و خوێنەی ئێمە یامانە ڕەنگە بارتەقای دوو ئەوەنەی خوێن و خەباتی سۆدانیەکان بێت ئەگەر تۆ بیت شیتەڵی کەیتەوە لە هەندێ بارەوە سۆدانیەکان بەقەدەر ئێمە مزەحی نەبوون بەڵام بەداخەوە ئەو کەمتەرخەمی سەرکردانەی ئێمە وامان لێ ئەکات کە بە خەونێکی شاعیرانەی لە قەڵەم دن.